سڵاو لە ئێوەش ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانەوە هاتووین لە شاری پاوە هەورامانات. تا چەند دڵخۆشن بۆی کاتونتە سلێمانی. وڵات زۆر بەم ئیشمانە دڵخۆشین، ئێمە گروپی موسیقاین لێرە و هیوادارین بتوانین موسیقی فولکلۆری منتەقەی خۆمان بناسینین بەم دیارون. موسیقای فۆلکلۆری ئێوە چۆن چۆنیاگە باسیەکەم بۆکەی بە کورتی. موسیقای ئێمە موسیقای سنەتی، ئێمە گروپی موسیقی خانەی دەفی هۆرامانین، ساسهای کوبەیی و لێرە بە تایبەت سازی کوبەیی خەریکین ئیشەکەین. ئەمە چەرەمجارە ئێوە بێنە سلێمانی. یەکەم جارە. سلێمانیت بەلاوە چۆنە، شارێکی چۆنە؟ وەڵا شارێکی زۆر جوانە، بە مردمێکی خەڵکێکی زۆر بافەرهەنگ و عالی، زۆر پێشوازیەکی خۆشیان لە ئێمە کرد و ئێمەش فرە دڵخۆش بووین بەیەوە. ڕێزێ لە فیستیڤاڵەکەدا بە دیاریکراوی چ ئامێرێک دەژەنیت؟ بە پورەمە تێنەگەشتە. ئەمە بەسمێت دەف ئەژەنی چی ئەژەنیت؟ ئێمە ژنیاری دەفین. بەڵێ. چەند ساڵە خەریکی دەفژەنینیت؟ وەڵا من خۆم نزیک بە 8 ساڵە.